حاجیان ئەمڕۆ هاتوویتە تێرە بە بێتاقەتی دانیشتی ئەڕۆیتە حەج ئەمڕۆ تۆ؟ بەڵێ ئەمڕۆ ڕۆی بۆ حەج تۆ؟ نەوەڵا منیان لە قورعان لە کرارە لە سعودیەوە هاتوو نام لەسەر چەند کەسی بخەنە ساڵەتر و قورعەکە بخۆی بەری منی نەکەوت بڕم بۆ حەج. چەند ساڵە ناوە نووسی بۆ چەند ساڵە ناوە نووسی؟ هارەکە ساڵێکی پێش و ناو نووسیە. بێتاقەتی ئێستا کە ناتوانانی بڕۆی بۆ حەج؟ زۆر لە بەخوا گیاناوە شوێنە سەختۆی نابووە گەرم زۆر بێتاقەت توخوا من تازە ئەلم من سێرەسەنحا تازەوە تەمای دنیای خۆشی دنیاوە من چی لەزەت و بەشارەی دنیاوە من چی من لەوە خۆشتر هەیە بڕایەمە حەج و خوا دەگوناحەکانمی خۆت وایە و بگەیەمە خزمەتی ماڵی خواوە خزمەتی پێغەمبەری خواست لەڵ ئەوێسلم خوا نەیکردە قسمەتم چی بکەم دەسەڵاتم نییە. ئەمڕۆ چۆن هاتوویتە تەیارە کەس ڕوا بۆ حەج؟ خێزانەکەمە ڕوا خێزانەکەت ناوی هاتوۆتەوە وەڕات؟ بەڵێ هەرکمان وەیە خۆ ناومان هاتووە بۆ خۆی ئەو موالیدەکەی مناڵە شمولی کرد من موالیدەکەم گەورەیەش موالید 49 بۆ خۆی شمولی نەکرد موالیدەکەم.